کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە. زۆر خوشحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە لە پێشکەشکردنی بەرنامەی دیالۆگ. ئازیزان، شۆڕشی ژینا شەشمانگی تێپەڕ کرد و ئەو شۆڕشە ئەگەرچی تۆزێ بەرزونزمی بەخۆیەوە بینیوە، بەڵام هێشتا هەر هەڕەشێکی زۆر گەورەیە لەسەر کۆماری ئیسلامی. کۆماری ئیسلامی لە شەرایەتێکی زۆر خراپە، چ لە ئاسی نەودەوڵەتی، چ لە ئاسی ئابووری ناوخۆ، و شۆڕشی ژیناش هاتووەتە سەری لەو بابەتەوە قەراری گرتووە. لە کۆبوونەوە نهێنیەکانی خۆیانە زۆر جار باسیێواکەن کە چۆن بتوانن پێش بەو ڕووخانی کۆماری ئیسلامی بگرن. لە هەمان کاتدا ئەبینین بەشێک لە ئۆپۆزیسیۆنیش لە دەرەوەی وڵات و ئۆپۆزیسیۆنی کوردیش هەوڵیان داوە بۆ ئەوەی کە لە داهاتووی ئێرانە بتوانن ڕێگەچارەیەک ببینەوە بەیانیە و منشور و هەروەها داخوازیەکانی خۆیان مەطرح بکەن. ئەم باسە ئەدەینە بەر باس و لێکۆڵینەوە لەگەڵ هاوڕێی بەڕێزم بەڕێز کاک بەهمەنی عەلیار، هەڵسوڕاوی سیاسی و هەروەها یەکێک لە کادریان لە مێژنەکانی کۆمەڵە. کاک بەهمەنجان بەخێر بی بۆ بەرنامەیە. زۆر مەمنون کارمەحیا، سپاس دەکەم و مەمنون ساڵ ئیرادە بچمەیە بۆ بینەرانی بەرنامەکەتان. زۆر سپاس. کاک بەهمەن، پێم خۆشە هەروە من تۆزێک ئاماژەیەکی کورتم بە شۆڕشی ژینا کرد. پێم خۆشە ئێوە بڵێن وەزیەتی شۆڕشی ژینا لە چه ئاسێکایە بە کورتی. بەڵێ ئەو شۆڕشە لە سەرەتای سەرهەڵدانیەوە زۆر بەهێز زاهر بوو و زۆر هیوا ئومێدی خستە نێو دڵی هەمومانەوە، خستە نێو دڵی خەڵکەوە و زۆر باشیش لە چەند مانگی پێشووی خۆیدا، لە چەند مانگی سەرەتای خۆیدا باش چۆ پێشێ قەدەم بە قەدەم تەکامل و گەشەیەکی زیاتر بە شۆڕشەکەەوە دەبێنرا. بەڵام بەداخەوە وردە وردە پاشەکشە و دامرکانەوەیکی پێوە دەبینێ، هەرچەند من پێمانە ئەو دامرکانەوەیکی یەکجاری بێەوە منی شەرۆک و خۆشت باست کرد، پێم ئەو شەڕشە دووبارە سەر هەڵدەباتەوە و هێشتا بە تەواوی دانەمرکاوەتەوە. بەڵام حەق نەبوو ڕاستەکەی ئەو شۆڕشە ئاوای دەبێت جێی خۆی بوو کە بەرەو پێش بچێ، بەرەو تەکامل بڕۆەوە، بەرەو بەهێزتربوون بچەوە، لەو دەستگای کۆماری ئیسلامی تێکەوە بچێت. ئەوەی بۆ وای لێ نەهات جێی خەسارناسێکی جددیەوە، منیش پێم وایە بەڕاستی دەبێت بە خۆمان دابێنەوە، بە ئامادەکاریەکانی و ماوەی دابێنەوە، بزانین کەم و کوڕی شکارەکان لەکوێدا بووە کە ئەو شۆڕشە بێتانی ئەو جۆرەی کە چاوەڕوانی دەکرا بەرەو پێش بڕۆ بە ئامانجەکانی خۆی بکات. بەڵام خۆەوە تایبەتمەندی شۆڕشی ژینان یە بەشێکی زۆر لەو شۆڕشانەی وا لە وڵاتانی جۆرەوە زۆر هەروە لە ئێرانی شەگەر بە بیرتان بێ ساڵی 1357 هەتاوی هەروە بەرزونزمی بەخۆی بینی، ئەگەر تقریبا نزیکی 8 مانگ زیاتری پێشوو لە ماوەیەکە تقریبا ئەتوانم بڵێم زۆر بێدەنگی بەخۆی بینی. بەڵام وا بوو کە ئاسری حکوومەتی پەهلەوی ڕووخاند. ئایا ئەمەیش دەتوانێت هەرە و تایبەتمەندیانەی ببێ یا ئەمە جیاوازی هەیە؟ حکوومەتە دیکتاتۆر و خوێنڕێژەکان سەختە تێدا ئێترازات و هەڵچوونی جەماوەری تێدا ڕوو بدا، یعنی هەروە بە هاسانی نییە. بۆیە ئەگە مەجالێک هەڵدەکەوێت، فرسەتێک هەڵدەکەوێت کە خەڵک دەتوانن ناڕزایەتەکانی خۆیان دەرببڕن و بەدژی ڕژیمە دیکتاتۆرەکان دەوەستنەوە، ئەوە هەلێکی مێژوویە و ئەو هەلانە ناوێەوە بە هاسانی لەدەست بچین. شۆڕشی 57 دروستە بە سەرکەوتن گەیشت و بۆ معنایەت ڕژیمی پەهلەوی ڕووخاند و ڕژیمێکی تازە هاتە سەرکار و بۆ معنایە خەڵک انقلابەکە بە سەرکەوتن گەیشت. بەڵام لەوێشدا جێخۆیەکی خەسارناسی جدی لێ بکرێت. انقلابەکە بە معنای تەغییری ڕژیم بە سەرکەوتن گەیشت، بەڵام بە معنای گەیشتن بە ئامانجەکانی انقلابی 57 وەردی نەهات. بۆ معنایە انقلابی 57 شکستی خوارد و ئەوە
جێداخکە ئەو فرسەتە مێژوویەش لەدەستوو بۆ ئەو شۆڕشەی کە نێوی شۆڕشی ژینا یا شۆڕشی ژنجیان ئازادی لێنراوە ئەوەش جێخۆیکی بەوردی و بە جددیلەی کۆڵینەوە بزانین بۆ نەیتوانی ئەو جۆرەی ئێمە تەوەقەمابی ئەو جۆرەی خەڵک تەوەقەیە بوو ئومێدیە بوو کە بتانێت دەم دەستگای ڕژیم تێکەوت بێتێ و حکوومەتێکی دموکراتیک و ئینسانی لە ئێراندا دامەزرێنێ بۆ بەسەرکەوتن نەگەیشت بۆ بە جێگای بەرەو پێشچوونی زیاتر و بەهێزکردبوون دامکاوەتەوە یا بەحاڵ بەرەو دامکانەوە دەچێت ئەوە جێخۆتی باسی دێت فرسەت و مێژوویەکان بەڕاستی هەمیشە هەڵناکەونەوە ناوێەوە بە هاسانی دەدەست بچێت. بڵێ باجارێ هەر لەسەرم باسە کورتە بمێنینەوە هەر ساڵی 57 ئەگەر چاو لێ بکەین ئەوەندەی وا من لە بیرم بێت من ئەو کاتە تەمەنم 16 ساڵ بوو ئەو کاتە ئەوەی وا زۆر بەرچاوە کەوت و لە خۆپیشاندنەکانە دروشمەکان بەرزەبوو بەرقەراری جەمهوری دموکراتیکی خەڵکی ئیران یا شتێکی یا بۆ سوورەتەم ئەگەر لەبیر بێ شتی ئاوا زۆرتر ئەوترا ئۆپۆزیسیۆنی ئەو کاتە طبعاً ئەوەی وا زۆر ناسرا بوو بەشێک بوون لە چریکەکان کە بە شێوەی نهێنی کاریان کردهبوو مجاهدینی شەروەتر حزبی توودە و لایەنە بوون کە سابقەیەکی وەها زۆر باشیشیان نەبوو لە دەورانی پەهلەویە ما بووەوە ئەوەی کە زەمینەی کۆمەڵایەتی بوو لە کۆمەلگادا نفوزی بوو کە ڕوحانیون بوون بەڵام ئەو کاتە من لە بیرم نایەت جەرایاناتی کەی چەپیش بوون کە بخەتی سێ ناسران وەکو پەیکار و اتحادیی کۆمونیستها و بەشێکی زۆر لەو لایەنانە ئەو کاتە من لە بیرم نایە پلاتفۆرمێک یا داخوازی های سەرەکی بێتە ئاراوە هەرچەند دواتر کە بینین لە کوردستان ئەو مۆزوعە مەطرح کرا بەڵام پێش لە ڕووخانی ڕژیمی پاشایەتی شتێکی وان نەبوو ئێستا بینین وەزیەتەکە تۆزێ گۆڕدراوە ئایا ئەو کاتە دڵخۆش بوون یاکو چی بوو بۆچی نەیانتوانی ئەو کاتە شتە پایەیەکان یا داخوازەیە بنەڕەتیەکان ئەو کاتە مەطرح بکەن و بێهێن ناراوە ئەلبەتە منیش ئەو وەخت دەورانی جەهانی بوومیش 19 ساڵ بووم و باشم لەبیرە بەڵام ئەو وەختیش بێجگە لە جەریانە چەپەکان کە خۆشنێوترینەکان سازمانی چریکای فەدایی بوو و بێجگە لە سازمانی مجاهدین خەڵک ئۆپۆزیسیۆنی دیکەش هەبوو مثلەن جەبهەی ملی هەبوو نەهزەتی ئازادی هەبوو ئەوانە شخصیەتای ناسراوی سیاسیان هەبوو وەکو دکتۆر کەریم سەنجابی داروشی فروهەر شاپوری بەختیار لە جەبهەی ملیدا و مهندس بازرگان لە نەهزەتی ئازادیدا ئەوانەش بەداخۆ نەیانتوانی شۆڕشەکە ڕەهبەری بکەن و خەت و جەهەتی شۆڕشەکە دیاری بکەن مثلا لە خۆرا مهندس بازرگان و دکتۆر سەنجابی چون لە تارانبەیاتیان لەگەڵ خۆمێنی کرد من باش لەبیرمە لە ڕاستیدا سەرهەڵدانی جددی شۆڕشەکە لە 26 بەهمەنی 56 دا بۆ ئەوەندەی لەبیرم بێت لە تەورەزەوە دەستی کە مەسەلەکە تەقیەوەوە دوایی بەرەبەر شارکاریەکەی ئێرانی بێتەوە لە 26 بەهمەنی 56ەوە تقریبا دەتوان بڵێن تا مرداد شەهریوەری 57 ڕاستیەکەی شعاری ئەسلی شعاری ئیستقلال ئازادی جمهوری ئیسلامی نەبوو خەڵک ئازادیان دەویست نانکار ئازادی بوو ئیستقلال بوو ئازادی بوو بەرحاڵ لەو شعارانە دەردا ئەوەی ئۆپۆزیسیۆنی ئێران ئەو وەخت ئۆپۆزیسیۆنیشی کە چاوەڕوانیان لێ دەکا وەکو جەبهەی ملی وەکو نەهزەتی ئازادی یا وەکو جەریانە چەپەکان لەو جەریان چەپەکان کەمتر وەلی بەرحاڵەوانە جەبهەی ملی بە تایبەت جەریانێکی زاوفتادەتر بوو ئەوانە نەیانتوانی پلاتفۆرمێک بدەن و حکوومەتی جێگزینی ڕژیمی شاکە لە خەڵکی ئێران دەویست لەو ڕژیمە نەمێنێ نەیانتوانی تەسویرێک لە حکوومەتی ئایندەی ئێران بدەن ئەو بەداخەوە نقطەزەفێکی و شۆڕشە بوو نزیکەی 50 ساڵ دەسەڵاتدارەتی ڕژیمی پەهلەوی و خەفەقامی دیکتاتۆرێکی کە بەسەر ئێرانی داسەپاند بوو بەڕاستەوە مەجالیەوەی نەدا بوو ئەحزاب و جەریاناتی مخالیف سەر هەڵ بدەن حکوومەتای مەوردی نەزەری خۆیان معرفی بکەن و جامعەی ئێران لە زعفی ئاگاهی سیاسیی جدی و بەرچاودا بەسەرێدەوە ئێستا خۆشبەختانە بڕێک باشترە
جامعه ئێران ئێستا سیاسیترەوە ئێستا ئاگاترا ئەو وەخت بەخۆی خەفەقانی 50 ساڵی پایلەوی بەڕاستی کەس لە نظریدا نەبوو حکوومەتی ئایندەی ئێران دەبێت چنەوە حکوومەتێک خەڵک دەیزانی چی ناوێت بەڵام نەیدەزانی چی دەوێت و بەداخەوە چەند ئەحزابی ناسرا و جێ ئەعتیماد و یا مەسەن کەسانی پێکەوە خۆیان لێرە چوو وەکو جەبهەی میلی وەکو نەهزەتی ئازادی یا بە دەرەجەیەکی واوەتر ئەگەر ئەحیانەن جەریاناتی چەپی وەکو فەدایی تالیبانی یا مجاهدین کە جەریانی خۆشنەوە و معتەبەر بوون ئەو سەردەم کە ئێستانی ئەوانە تالیبایان حکوومەتی ئایندەی ئێران تووسێتێک لە حکوومەتی ئایندەی ئێران بەدەستەوە بدەن شەرنەوەی شۆڕشەکەوای لەوێ لەوەیندا تەنیا کەسێکی کە بڕە خلافی جەریان حرەکەتی کرد دکتۆر بەختیار بوو کە هەم شادرەنگ جوڵاوە بۆ بڕای من ئەو بکاتە نخۆزدۆزەی و هەم بخۆی تازە مەجالێکی وای زۆر بەدەستەوە نەما بوو کە یعنی فرسەتەکان لە دەست بوو ئەوانە بوو بەهۆی ئەوەی کە خمینی بێتە دەسەڵاتداری تەواو شعاری ئیستقلال ئازادی جمهوری ئیسلامی بێتە سەرکە لە ئەسەر نەبوونی ئەو پلاتفۆرمی حکوومەتی ئالتەرناتیوی ئایندەدا و جمهوری ئیسلامی وەختێک بەدەسەڵات گەیشت لە بەهمەنی 58 فقط ڕفراندۆمێکی دانا جمهوری ئیسلامی ئارەی یانە ومەجالی ئەوەی نەدا خەڵکی دیکە حکوومەتای مەودی نەزەری خۆیان مەدی نەزەری خۆیان معرفی بکردووە تامی بە پشتوانەی هێزێکی جەماوەری کە لە پشتی بوو ئەو دیکتاتۆر و دەسەڵات تەڕەشەدا مەزێنێکە 40 ساڵ عوارزەکەی دەبینی بڵێ هەر ئەو کاتە ئەگەر دیسان هەر ئاور بدەین لەو کاتە بەڕاستی دەرکەوت کە ئەوە ئەو کاتەوە بوو نازانم ئەم شۆڕشت چۆنەوە چۆنە بێت دیارە حتممە قسەی لەسەرەکەین وا بوو کە پێمان ینی دیار بوو هێزی دەرەکی سەری ڕای ئەوە کە ئەو هێزانەوە ئاماژتان پێکرد هێز بوون و ئەیانتوانی باش بوون نەبوون و ئەیانتوانی بڕیار بدەن ئەیانتوانی داخوازیەکان مەترحکردنیان کرد بەڵام ئەبینین لە هێزی دەرەکی یا ئەو هێزە گەورانەی وەکو ئەمریکا و وڵاتانی ئوروپایی دەوریان بوو لەسەر ڕژیمی بە هێزگەیشتووی کۆماری ئیسلامی بۆ کۆماری ئیسلامی بێنە سەر کار و دیارە وەکو وا دیارە ئەوان بڕیارەکەیاندا ئایا ئەم جاری شەروە بێت من بڕێت ملاحەزەم هەیە لەسەر منیش ئەو باس زۆر دەویستم کە مەسەلەن ڕژیمی پهلەوی ئەمریکا و غەرب پێنایەنە سەرکار تەوەقعاتێکی وان بوون بۆی ڕژیم بگۆڕن هێنایەنە سەرکاروانە من عاملی دەرەکی عاملێکی زۆر مؤثرە و بەهێزیشە لە تەغییری حکوومەتەکاندا لە ئاڵوگۆڕێکی کە لە وڵاتاندا پێکدە دەلەکەشی وەیە کە وڵاتە گەورەکان هەر کەسەی بەدووی مەنافعی ئەوی پێ دکتۆر مەنافعی ملی خۆیان و بڵی قازاند و مەسلحەتی خۆیاندا بۆی ئەوانە پێیان خۆشە تەأسیر دابنێن لەسەر ئاڵوگۆڕێکی کە لە وڵاتاندا ڕوو دەدا و بەتایبەت وڵاتانێکی کە جایگایەکی ئستراتێژیکیان وەکو ئێران هەبێت کە لە منطقەیەکی حساسی دنیادا قەراری گرتووە بۆ مەنایە بەڵێ هێزە دەرەکیەکان تەأسیری زۆریان هەیە هێزە قودرتمەندەکان حەول دەدەن کە تەأسیری خۆیان دابنێن بەڵام ڕاستەکەی من عاملی ئەسڵی زۆر بەوە نابێنە من پێیا بێ ئەرکی ڕەهبەری شۆڕشێک ئەرکی ڕەهبەری ئینقلابێک ئەرکی کەسێکی خۆی بەرابەر دەزانێت دەبێ ئەو عاملانە لێبداتەوە و بە فەرزی ئەوەی ئەو عاملش سعی دەکا دەخالت بکاوە تەأسیر دابنێت ئەو جەهەتی ئینقلابەکە جەهەتی ئەترازاتی خەڵکەکە بەرەو ئاقارێک ببا کە خەڵک بەداخوازەکانی خۆیان بگەن عاملی دەرەشی و فشاری عاملی دەرەشی دەبێت خونسا بکرێتەوە نەگەوەی هەر بڵینجا وایان لێکردی من زۆر لەگەڵ ئەوەنی ئیشتباهاتی خۆمان دەبێت کوڕەکانی خۆمان دەبێت زیاتر هەڵی سەنجێنینەوەوانە من زۆر ئەو بەحسە من بۆیەوە بەوەی ئازت دەکەم چون لە زۆر جێدا دەویست مەسەلەن وایان لێکردین وایان تەسمیم بۆ گرتین کاتە تۆ بۆ خۆتە سەڵاتی هیچ شتێک هەموو تەسمیم بۆ دەگەن دەدانیشەڵا تەسمی دیکەش بۆ ئەو نمونەی زۆر بەرچاوەکەی 16 ئۆکتۆبری 2016 بوو کە لەسەر ڕفراندۆمەکە و محاسەرەی کەرکووک هاتە گۆڕێ لەوێ لایەکی کوردەکان بەخۆی چوو بوو لەگەڵ حکوومەتی مەرکەزی سازا و دایی کە هاتن کەرکووکیان کردیان کرد ئەمریکا بۆ فڕۆکەی هەڵنەفڕان ئەرکی ئەمریکانیە فڕۆکە بۆ هەڵفڕێنێ تۆ بۆ خۆت لەنێو خۆتدا تەبابە و تۆ بۆ خۆت لەنێو خۆتدا بنەوانی کاری خۆت باش بشێنە منەوە نمونێکی وەرزەق و دڵکەزێن بوو بۆیە ئاوا باسی دەکەم دەرهەحاڵ عاملی لەدەشتی بێگومان تەأسیری هەیە بەڵام وەزیفەی ڕەهبەری جەریانێک شۆڕشێک ئەوەیە کە
بە فەرزی ئەوە جهتی بەرەو پێشتنی شەڵشەکە بدۆزەکە و ئەوە غەیری ممکنە خەڵکی دیکە کردیانە بۆ ئێران بۆ ئێمانە نەکەن یا بۆ لە ئێران نابێت. بڵێ ئەوەی وە بەرچاوە ئەو سەردەما تۆزێک ڕیزبەندەکانی ناو دنیا سەرجەمەکان بە دوو بەشی شەرق و غەربەوە گرێدرا بوو. ئێستا تا ئەندازێ گۆڕانکاری هەیە و شاید ئەو نیگەرانی کەمتر بێ تەمەنە بێ ئەو حکوومەتەی داهاتوو و یا ئەو دوای ئاڵوگۆڕەکە دێتە سەرکارە بێ و ئیتمینانە بە هەموو دراوسەکان و دنیا بدا کە هیچ خەتەرێک یا هینێکی زیانێکی بۆ دەوروبەرەکە یا بۆ دنیا نابێت. تەمەنەوە توانێت خۆی کومەک بکە بۆەوە کە هێزی دەرەکیش زۆر زۆر تەداخولێتیانەکە هەرچەند ئێران بۆ خۆی وڵاتێکە لە مۆقعیەتێکی سەوقەجێشی ئابووری سەربازی و زۆر شتی ترا قراری گرتووە. پێتان وایە ئەوە توانێت تاسیری ببێ کە هێزی دەرەکی کەمتر تاسیری کەمتر تەداخل بکە؟ بێگومان تۆدەتوانی ڕوونی کەیەوە کە مناسباتی ئایندە لەگەڵ دنیای دەرەوە چۆن دەبێت خۆداتوانی هەموو وردەکاری و هەموو جوتیاتەکەی پێشبینی بکەی بەڵام دەتوانی بڵێ بەر ئەساسی احترام بە ڕاوابەتی متەقابلی بین الملل ئەو نۆرمانی کە لە دنیای مدرنی ئەوڕۆدا هەیە ئێمە مەسەلە شەو چێشێکی تایبەتیمان لەگەڵی شوێک نییە حاضرین لەگەڵ هەموو وڵاتێک مناسبات و پەیوەندی دۆستانەمانە بێ بەر ئەساسی مەنافعی مشتەرەکە منافعی ئەمی تێدا تەمین بە هەم منافعی ئەوانی تێدا تەمین چونکە ئێرانی وەکو وڵاتی احتیاجی بە دنیای دەرەوە احتیاجی بە تکنیکی غەرب هەیە احتیاجی بە مناسباتی دۆستانە لەگەڵ دەروجیرانی خۆی هەیە احتیاجی بەوە هەیە کە مەجای ئەوی پێ بدرێ بۆ خۆی لە نێو خۆشی داگەشەی خۆی ببینێ ئەتۆ دەتوانێت ئەوانە ڕوونکەی و دەتوانێت تەوزیحی ئەوانە بدەیت بەر ئەساسی احترامی متەقابل خاهەنی دۆستایەتی لەگەڵ هەموو دنیای و ئەوە دەتوانێت شت بکات ممکنە پێوتانە بڵێ بوتریشی بکاتەوە مەسەلەن بڵێ ئەمە حاضرین مەسەلەن بۆ گەشەی ئابووری وڵات و بۆ جوڵانی و دواکەوتانی کە هەمانە مەسەلەن لەگەڵ وڵاتانی مدرن و سەنعەتی دنیای ئەوڕۆ پەیمان بەستین هاوکاری بەستین مەسەلەن قراردادهای تجارەتی و سەنعەتی و ئەوانیان لەگەڵ بەستین ئەوە دەتوانێت بە دەرەزاتێکی زۆر خەڵک خاتر جەم بکات دایری دوایی شتەکەی چۆن دەبێت لە دنیای ئەمەدا لەگەڵ چێ دەیبەستی لەگەڵ چێ نایبەستی ترەوانە شتێکە وردەکاریەکانی دێتەکەشە بەر ئەساسەوەی قدرتت چییە یا نیازت چییە من کابێ ئەوە شتێکی زۆر سێر و عەجایب نییە بەڵام ئەگەر ڕۆشن دەبێت قسە بکەی دەنا مەسەلەن ئەو جۆرەی ئەوەی سیاسەتی خارجی ئێستای جمهوری ئیسلامی ئیسرائیل لە سەفحەی ڕۆژگار مەحوو دەکەمەوە و نازانم ئەمریکا ڕوو بە ئوفولە و نازانم ئێمە جێژنی 22 بەهمن بە ساڵی ئایندا لە واشنگتۆن دەبێت ئەو قسە بێجیانە نابێت. بەڵێ بەڵام هەر لە ئیدامەی ئەم شۆڕشیژینا ئێمە بینین هێندێ لایەن و هێز تۆزێک کەوتونەتە هەوڵبوون یا بە پەلە خەریکن پێیان وایە توانن سواری شۆڕشیژینا بن بەجارێ دەستەبەندی بینی هێز و لایەنەکان ببینین لایەنێکی کوردستانە کە و شۆڕشە لێەوە دەستی پێ کرد کوردستان زۆر جار بۆ بەبوونەهای جیاوازەوە هەم بۆ ڕاگەیاندنی مانگرتنی گشتی هەم بۆ تەحریمی انتخابات بۆ زۆرێک لەو شتانە یەکگرتوو دەرکەوتووە حزبی سیاسی نفوزی هەیە حزبی سیاسی بڕیار ئەتا خەڵکی گوێی پێگرن هەموو خەڵکێک خۆی لەگەڵ حزبەکانە تقریبان لە ئاسۆکانیانە یەکە بینێتەوە ئەوە ئەو بۆ خۆی جیاوازیەک لە ئاسی ئێرانە تەبعەن ئەو شتە کەمتر بووە وانە هێزی سیاسی کە بتوانێت بڕیار بدا احتساب بکات و ئالەوانە بەڵام لە پڕ تعدادی هێزی سیاسی دەرکەوتون وەکو سەڵتەنە تەڵەبەکان مەشروطەخواهان و مجاهدین و شتیوە ئەو وەزعیەتە چۆنە بینی بۆ ئەوەی کە بەیانی ڕۆژ ئەو کێشەی واقع پێشتر ئیشارە ئاماژەمان پێکرد لە حکوومەتی دوای حکوومەتی پەیلەوی ئەم جارە نێتە پێشەوە من ڕاستەکەی ئیرادێک لەوەدا نابینم بە دەرەجاتێک بڕێکیش دەتوانم بڵم پێ خۆشحاڵم چونکە من پێما بۆ تەبەن ئێران جامعەیەکی گەورەیە جەمعیەتێکجار زۆری هەیە یەکێک لە وڵاتانی جەمعیەت و بە لە حازی مەساحەتیشە یەکێک لە وڵاتی گەورەکانی منطقەوە شار لە سەرحەی جیهانیشدا هەبێوانە وڵاتیشی ئەوە گەورە تەبەن
بیر و باوەڕ و نەزەرات و بۆچوونی جۆرە جۆری زۆر منتیقی کە تێدا سەتاڵ بدەن. ئەوەی ئێستا دەبینین عەرسەی سیاسی جامعەی ئێران زۆر هێز و جەریانی تێدایە کە بڕێکی لە نێوەوە بڕێکی لە دەرەوە، مەسەلەن ئەوانەی لە دەرەوەن سەلتەنەت تەڵەبان چەند حکوومەتی پەهلەوی و سیستمی و نظامی سەلتەنەتی بە ئینقلابی 57 لە جامعەی ئێران کۆتایی پێهات، بەڵام دیسانیش خەڵکانێکن کە خواهانی سیستمێکی سەلتەنەتی بەعزە جەریاناتێکان دووارە مەیل و تەمایلی مەسەبیانەیە عەلا ڕەغمی ئەوەی کە جەمهوری ئیسلامی 44 ساڵ کارنامەیەکی ڕەشی لە حکوومەتی مەسەوی بەدەستەوەدا وەکو مجاهدین یا شاید میر حوسێنی موسەوی بەعزە جەریاناتێکی مەسەبی و پۆزیسیۆن هەن کە ئەوانە لەژێر تەبعیزدا، مەسەلەن فەرزکە وەکو سونیەکان مەولای عەبدولعەزیزیش بەرحاڵ و خەڵکی بەلوچ ئەوانش ممکنە داخوازیایەکی مشخصتریان هەبێت. بێجگە لەوانە ئەحزاب و جەریاناتی کوردن، بێجگە لەوە ئەحزاب و جەریاناتی سکولارن کە خواهانی حکوومەتی غیری مەسەوین، خواهانی وەن کە مەسهەب لە ئیدارەی جامعەدا و لە حکوومەتدا دەخالەت و دەسەڵاتی نەبێت، جەریاناتی جمهوری خواهن، ئەوانە هەموو لە عەرسەی سیاسی جامعەی ئێراندا. ئەمن بە شەخسن پێم باشە کە ئەوانە هەریکەی ئالتەرناتیڤ و حکوومەتی مەوردی نەزەری خۆیان مەطرح بکەن، بڵێن ئێمە چنەوە حکوومەتێکمان دەوێت و ئەوە قدرەتی انتخاب بە خەڵکی ئێران دەدا، ئاگاهی بە خەڵکی ئێران دەدا. وەکو انقلابی 57 لێ نایە کە جمهوری ئیسلامی ئارییانە، جمهوری ئیسلامی دەوێیان ناکەوێت. بەڵام مەسەلەن ئێستا ئەگەر بەڵام ئیرادی کارەکە ئەوەیە کە ئەو جەریانانە چوارچێوەی داخوازیەکانی خۆیان مبهم باز دەکەن، زۆر بە ڕۆشنی باسی ناکەن و ئەو مبهم بازکردنە من بە تەجربەی سیاسی خۆم بە ئەوەندەی بە تەجربە دیمە حتا شت مبهمتر بێت لە عالەمی سیاسەتدا من لێ مەشغول. مەسەلەن مجاهدین چوارچێوەی حکوومەتی مەوردی نەزەری خۆیان زۆر ڕوون باسی نەکەن، ممکنە مەسەلەن لە 30 ساڵ لەو پێشدا باسی جمهوری دموکراتیکی ئیسلامیان کردوێ، بەڵام لەو رابطەیەدا تەبلیغێک بۆ ئەوەی چارچێوەی حکوومەتی مەوردی نەزەری ئەوان چۆنە باسی ناکەن. موسەوی فقط کوتێتی ڕەفراندۆم بکرێت و قانونی ئەساسی بگۆڕێت. تەقەن موسەوی پێ دەتوانێەوەی بۆ بەحساب بێنێ ئەو لەژێر چەتی جمهوری لەژێر چنگی جمهوری ئیسلامیدایە و ممکنە ئەو جۆرەی ئەحزاب و جەریاناتی خارجی کشور دەتوان ڕاحەت قسە بکەن و نەتوانە ڕاحەت قسە بکات، وەلی نەهاتەن وەزا بڕێک بەرەو پێشتر بچێوانە موسەویش لەبەر ڕوونی بکاتەوە. ئەویش جمهوریەکی حکوومەتێکی مەسەوی دەوێت، حکوومەتێکی سکولاری دەوێت، دەبێت خۆی ڕوون کاتەوە، دەبێت ڕۆشنی کاتەوە. ەوەی قانونی ئەساسی بگەڕ بەخشە دێگۆڕن، قانونی ئەساسی ئالتەرناتیڤی مەدی نەزەری تۆ چییە؟ ئەوە دەبێت ڕوونی کاتەوە. سەلتەنەت تەڵەبان لە 3-4 جملە و عیبارەتی وەکوی حفظی تەمامیەتی ئەرزی و نازانم ئیران یەک ملەتی کشور دەبێت بێنە دەرێ. حکوومەتی مەشروطەی تۆ مەدی نەزەری تۆ چییە؟ ئەوانەیە کە جەماعەتی فەلانژ و ڕاستیستی وەکو کەلاشی و ئەوانە دەیڵێن، یا حکوومەتێکی مەشروطەی مەسەلەن بێدەسەڵاتی وەکو مثلا پادشا فقط شتێکی نەمادینە، وەکو مثلا پادشای سوێدیا، پادشای یا دیسانێش حکوومەتێکی مەشروطەی قدرەتمەندی وەکو ڕەزاخانت دەوێتەوە. بۆ ئەوانە دەبێت حکوومەتی مەوردی نەزەری خۆیان ڕوون بکەنەوە. هەر بە تەریقی ئەولا جمهوری خواهانی شەروە هەروی بڵێ حکوومەتێکی جمهوری سکولاری مثلا ئەوانە لە کەلیمات و تەوسیف دەبێت بێ دەرێ دەبێت وانەی ڕوونکردنەوەی زیاتری ئەو شتانە ببیکە. من لەو بابەتەوە دوو منشور یا دوو منشورێک و بەیانەیە کردەوە ئەوانم زیاتر بەدڵە کاک بەهمەن پێشەوە بچینە سەر منشورەکان. ئێوە ئاماژەتان بە هەموو هێزولایەنێک کرد غەیرە چەپەکان، هەموو لێکۆڵێنەوانی ئەو شۆڕشی ژینە لەسەر و باوەڕن کە داخوازیەکانی ناو داخواتر هەوڵی ئەوەیە کە ئاڵگۆڕێکی بنەڕەتی لە ژیانی خەڵکە بێنێت پێشەوە. لە لایەکی تریشۆ لە ماوەی 4 ساڵی ڕابردووە هێزی ویلایەنی چەپ زۆر هەڵسوڕاو بوون، ئەگەر چی کەوتونەتە بەر هێرشی کۆماری ئیسلامی لە زندان و ئەوانە بوون. تەمان ئەوانە نەیانتوانیوە بەو جۆرە پلاتفۆرم و بەرنامەی خۆیان لە تولی 4 ساڵەدا
پیشان بدەن بەڵام لە خەوانیش ئێتیان کردووە بۆ ئاماژەتان بە چەپەکان نەکرد. بێگومان هێزە چەپەکان لە جامعەی ئێراندا هەن و بەپێچەوانەی بازە کەسێک دەڵێن زۆر زایف من پێم زایفیش نین، بەڵام مەسەلەی لەسەر پلاتفۆرمی چەپەکان بە دوو معنا دەتوانش بێت. یەکێکەوەی کە جەریاناتێکی چەپ مدعی ئەوە بن کە ئەو ئینقلابە یان ئەگەر جمهوری ئیسلامی بڕۆخە حکوومەتێکی سۆسیالیستی دادەمەزرێ، بۆچوونێکی دیکەشەوەیە کە حکوومەتی ئایند ئێران حکوومەتێکی دموکراتیک بێ، فەزاهایەکی تێدا بەوجود بێ و حقوقێکی تێدا بە ڕسمیت بناسێت کە فەزای مساعدتر و مناسبتر بۆ ڕشت و گەشەی بیری چەپ و بیری سۆسیالیستی بکاتەوە. ئەوەش نەوەیەک بەحث و بۆچوونەکە من ئەویان بەزەقی دەبینم. هەرو منشوری بیستلایەنی سنفی مەدەنی وانە من بە قووەت ڕێگەی چەپ لە بۆچوونەکانیاندا دەبێت. یا هەرو جەریاناتی مەشروتەخواهی کە دەڵێن حکوومەتێکی سێکۆلاری دموکراتیک ببێت، خودی دموکراسی فەزا دروست دەکات بۆ گەشەکردنی بیری چاپ و گەشەکردنی بیری سۆسیالیستی وەی کە چەندە دوایی دادەمەزرێ یا بەرەوچی دەچێتەوە دەزانین ئایندە چۆنی پێشبینی دەکات. من بۆ معنایە یا مەسەڵەن کۆمەڵا ڕێکخراوی کوردستان حیزب کۆمۆنیست جەریانێکی چەپە ئالتەرناتیڤی خۆی هەیە و من زیاتر ئەسا دەکەم لەو مایەی دووەمدا کە ئەرزمکردن زیاتر لەو جهاتەوە لەو مایەیەدا دەڕەوە. بۆیە من پێم وانەیە جەریاناتی چەپ کەم نفوذ بن، فکرەکەی ئیدەکەی هەیە لە ئەترازات و تەزاوراتی دانیشتوویانیشدا کە لە مانگەکانی سەرەتایی شۆڕشی ژینادا دەبینرا کە هەستی پێ دەکرد. بۆیە بۆ معنایە من بۆی باسم دەکرد چونکە ئەوان بۆ معنایە پلاتفۆرمێکی سیاسی بدرێت کە بڵێم حکوومەتی ئایندە ئێران حکوومەتێکی سۆسیالیستێ و ئێمە ئەو انقلابە بەرەوە دەبین کە سۆسیالیزمی پێدا بمەزێنین وەکو پلاتفۆرمەکەی مەتران نەکراوە. بەڵێ طبعا ئێستا ئێمە ناچینە سەر لایەنی تایبەت بەڵکو هەوڵە دێن لەسەر ئەو مەنشورانە قسە بکەین. یەکێک لە ئەو هێزانەی زۆر چاوەڕوانە کرا بۆ خۆیان پلاتفۆرمێکی تایبەتیان ببێت هێزەکانی کوردین کە لە بیدایەتەوە ئاماژەمان پێکرد کە حزبی سیاسی هەیە، لەوێ نفوزیان هەیە. هەروە ساڵی 58 کاتێ مەسەلەی مذاکرات هاتە پێشەوە وەکو هەیەتی نمایندەگی داخوازیە سەرەکیەکانی خەڵکی کوردستانیان ئەو کاتە دەستبەندی کرد و پێشکەشیان کرد بە کۆماری ئیسلامی. بەڵام ئێستا بینین ئەوە لەو لایەنەیش زۆر کەم دیارە و تۆزێکیش سەر لێ شێواوی بڵێم یاک و پرژوو بڵاوی پیۆ دیارە. لایەنێکی لەگەڵ مەشروتەخواهان و سەڵتەنە تەڵەبەکان خەریکن، ئەوەی تری لەگەڵ مجاهدین خەریکە، ئەوانەی تریشی هەر کامێکی بەنەوەیەکی خۆی نەکە یا بێدەنگن یا شتێکی وایە نەکردووە. لەم بابەتەوە بۆچی ئەو مەسەلە وایە؟ بەڵێ منیش پێما بێ بەداخەوە کوردستان سەرڕایەوەی تەوەقعی زۆر لێی هەبوو ئەو جۆرەی پێویستە لەو ئاستەدا زاهر نەبوو. جنبشی کوردستان و بزوتنەوەی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەڕاستی نەیانهێشت دەسەڵاتی جمهوری ئیسلامی بە تەواوانە لە کوردستان جێگیر بن. بە ئەعتبارێک من لەسەر و بڕوایم ئینقلابی ئیسلامی لە کوردستاندا نەکرا بەڕاستی. بۆیە ئەوە یەکێک لە شانازەکانی جنبشی کوردستان و طبعا ئەحزاب و جەریاناتێکی جێکەوتووی خۆشنێ و لە اجتماعی لە سەرحی کوردستان دەتوانیان جنبشەکە ڕێبەری بکەن و ئەو مبارزاتی خەڵکی کوردستان وا سازماندن کە کوردستان وها جایگا و جێگە پێگەیەک پەیدا بکاتوە. بەداخۆ لە شوێنەکان دیکەی ئێران جمهوری ئیسلامی توانی هەرچی هێزی ئۆپۆزیسیۆنە و هەر شتێکە ئەو جۆرەی کوردەکان توانیان مقاومەت بکەن لە باقی شوێنەکان دیکەی ئێراندا نەکەن. هەر بۆیە خەڵکی ئێرانەوەی ئەترازاتی دەورەی ئەخیر دەستی پێکرد و ئەو مقاومەتە ئەو دووبارە مانگرتنە سەراسەریە لە شارەکانی دیکەی کوردستان کرا. ئومێدێکی گەورەی لە دڵی خەڵکی ئێراندا بوو دەکەنەکە باشە جەریاناتی کورد ئەوەی بۆ کوردستان دەکەن بە ئێمە دڵ نێمەش بیکەین و هەرەوە بوو شعاری کوردستان چەشم چراغی ئێران درا. ئەوە هەلێکی گەورەی تاریخی بوو کە بۆ جەریاناتی کورد هەڵکەوە یا بۆ ڕێبەرانی کورد هەڵکەوە. من دەخۆی باسی ڕێبەر دەکەم. ڕێبەر دەتوانێت تاکە کەسێک بێ، ڕێبەر دەتوانێت حزبێک بێ، ڕێبەر دەتوانێت بەرەیەک بێت.
مهمەوەی کەسێک بێت کە لەو بحرانەدا ڕێگا بە خەڵک نیشاندا و جنبشەکە بەرەو پێش بدا. بەداخەوە ئەحزابی کورد لەو بابەتەوە بڕێنن یا ڕێبەرانی کورد یا بەرحاڵ هەر کەسی هەر نێوێکی لێ بنێ لەو بابەتە ئەو جۆری پێویستە باش نەجوڵانەوە. بە بڕای من دەبوو لە سێ ڕوانگەرە لە سێ لایەنەوە جەریاناتی کورد یا ئەحزابی کورد یا ڕێبەرانی کورد حەولیاندادا. یەکەم پتەوی و یەکریزی نێو هێزەکانی کوردستان و مبارزاتی یەکگرتووی خەڵکی کوردستان ژبابێت. وەختێک دەڵێم پتەوی و یەکریزی نێو هێزەکانی کورد مەنزوورمەوەنێکە هەرچی حزب و لایەنی کورد دەتوانێت حتمما بەیەکەوە لەژێر چەتێکدا کۆبێتەوە. ئەگەر بتوانێت باشە، بەڵام شەر نییە بتوانێت ئەوەندەی کە دەتوانن وەلێگزیکەن بەیەکەوە هاوکاری بکەن و شۆڕشەکە بەڕێوەپێدرێن. بۆیە یەکەمەوە بوو کە بتوانن ئەو پتەوی و یەکریزی مبارزەی خەڵکی کورد لە نێو خۆدا وا ڕابگرن و کوردستان لەو ئاستەدا ڕابگرن و بەرەو پێشتری بن. دووەم دەبوو پەیوەندیەکی جدی بینی مبارزاتی خەڵکی ئێران و جنبشی کوردستان و ئەترازاتی خەڵکی کوردستان بەرقەرار بکەن و ئەو جۆرەی جنبش لە کوردستاندا بەرەو پێش دەبن. ڕەهنمود و پێشنەهاد و پلاتفۆرمەن بۆ بەرەو پێشبردنی ئینقلاب لە ئاستی ئێرانیشدا هەبایە. ئەوە بالقوە لە توانای ئەحزابی کورددا هەبوو کاتی زۆر بەقەوڵی شێرەوە نەبوو بەڕاستی. بەڵام بەداخەوە فرسەتەکان لەو بابەتەوە لەدەست و زۆر مەجال نەدران لەسەر وردەکاریەکانشی تواناوە بکەن. و مەسەلەی سوم دەبوو بتوانن دۆستایەتی و پشتیوانی و هاوکاری بینالمللی بۆ ئەو ئینقلابی ئێران لە ئاستی جیهانیشدا پێدبێن. تەبەن ئەوانە هەمووی وردەکاری خۆی هەیە، تدبیر و مەشورەتی خۆی هەیە، وردەکاری خۆی هەیە کە لێرە نازانم چەندە مەجالی بەحسەکەی ئێوە هەبێت. دەنامە دەتانم لەسەر وردەکاریەکانیشی بڕێک زیاترەوە. لەو سێ ئاستەدا بە بڕای من ئەحزابی کورد دەبوو شت بکەن و دەبوو بەرنامەدا بڕێژن، پلاتفۆرم ئێرائە بدەن، داخوازەکانی خەڵک ڕوونکەنەوە. یەکەم ڕوونی بکەنەوە کە خەڵکی کورد چی دەوێت وەکو حقوقی ملی خۆی. طرح 26 مادەی خەڵکی کورد کە ساڵی 58 زۆر دقیق هەموو وردەکاریەکانی تێدایەوە. طرحێکی فەوق‌العادە ڕۆشن و دقیق و بە بڕای من منطقی کە دەتوانێت ئێستاش چرای ڕاهنما بێ نەکرد بۆ داخوازەکانی خەڵکی کورد و بۆ حقوقی ملی خەڵکی کورد، بۆ حقوقی باقی ملیەتەکانی دیکەی ئێرانیش. بۆیە دەبوو یەکەم ڕوونی کەنەوە کە بۆ کوردستان چیان خەڵکی کورد چی دەوێت. نوکتەی دووەم دەبوو ڕوونی کەنەوە کە ئێران چی دەوێت. جمهوری ئیسلامی بڕوخێ زۆر باشە، بەڵام چی بێنینە سەرکار. کوردەکان هەمووی جەریانات ئەحزابی کورد و شەخصیەتای سیاسی کورد هەموو کەسانی سکولار و کەسانی بە ئیدەها و ئەفکاری دموکراتی بوون دەیانتوانی ئەوانە باش فۆرمولیکەن و سیستمی حکوومەتی ئایندەی ئێرانیش پێشنەهادی خۆیانانە بێ، پلاتفۆرمی خۆیانانە بێ. سەلتەنەت تەڵەب دەڵێ من ڕژیمی سەلتەنەتیم پێ باشە، خۆ بابێڵەکەی خۆیەتی. مجاهدین یا جەریاناتی مەسەبی دیکە دەڵێن حکوومەتێکی مەسەبی دموکراتیکمان پێ باشە، بۆ ئیدەیەکە و بابێ بێ. کوردەکانیش دەیانتوانی بڵێن ئێمە جامعەیەکی دموکراتیکی سکولار کە چارچێوەکانیشی ڕوونکەنەوە، نێرنەوە نەک لە کەلمە و تەوسیفدا. دەیانتوانی ئەوانە بڵێن و ئەگەر بە بڕای من ئەگەر ئەوانەیان کوتبایە پشتیوانی جەماوەری خەڵکی ئێرانیان بە دوو خۆیاندا جەلب دەکەن و ئەوەی بە تەوری واقعی دەیانتوانی ببن بە چەشم و چراوی ئێران. ئەگەر ئەوانەیان کردبا پێویست نەبوو یەکێک بچێ لەگەڵ سەلتەنەت تەڵەبان تەوافقێکی نیمبەندی دەمایە بکایەکێک بە ئومێدیەوە بکە. مجاهدین کە 30 ساڵەوە پێش شتێکیان بۆ خود مختاری کوردستان مەطرح کردووە کە من وردەکاریەکان وەستا لە بینە، بەڵام وەختی خۆی لەنێو کۆمەڵدا بەخنەمان هەبوو لەو تاقی خود مختاریە. ئێستا مەسەلەن ئەی بەڵکو مجاهدین دەروێکی ڕەحمەت بکاتەوە، پێویست نەبووەوە بکاونەوە بە یەکێک لە نقطە زەعفەکانی جنبشی کوردستان بزانم. ئەم پلاتفۆرمی بۆ خۆی نێ لەو بابەتەوە بە دوای هەموو کەس کەوتووە و هەم بەخۆرا بە دوو هێز و لایەن هەیەکدا دەگەڕێکە بۆ بڕێوەن ئیشتیبای جدی تێدا بکەن لەو ئێستاکی. یەکێک لەو شتانەی کاک بەهەمەن کە شاید نەبێتە هۆی ئەو یەکڕێزی و یەکگرتنە فۆرمی داهاتووی ڕزگاری خەڵکی کوردە. بڕێکیان پێیان وایە فدرالیزمە، کەسێکی کە پێی وایە کۆنفدرالیزمە، بڕێک کە
پێی وایە توانێت جیابێتەوە تعدادێکی کە شاید بیانەوێ هەر لە چوارچێوەی ئێران ناو حقوقی شەهروەندیان ببێت و ئەمانە شاید بۆ خۆی ئایا پێویستە لە ئێستەوە دیاری بکرێت کە چوارچێوەی ئەوەی وا خەڵکی کورد داوایەکە لە داهاتوە چیە بێە هەر لەسەرەوەی کە ئەو مافە بەڕسمیت بناسرێ شاید کافی بێتە تۆ جاابەکەی منت زۆر حسان کردە سپاس دەکەم هەر بەو دلیلەی کە بۆ چونهای جیاواز هەیە لەنێو خودی جەمبشی کوردستانی یەکێک استقلالی پێ باشە یەکێک فۆدرالیزمی پێ باشە یەکێک کۆنفدرالی پێ باشە هەر بەو دلیلە ئەو هەموو بیر و باوەڕەیەک ناگرێتەوە ناتوانانی هەمووی ئەوانە بڵێ حتمما دەبێت بەرەیەک هەبێت کە خەڵکی کورد هەموو یەک قسە بکە شتیوانێک کاکە بۆ چوونی جیاوازی بۆ چوونی جیاواز میتونی هەموو یەک نەگرێتەوە بۆیە جێی خۆی بوو لە جنبشی کوردستانیشدا لە بزوتنەوەی کوردستانیشدا بە پلتفۆرمای جۆر هەڵجۆر بدرێت هەر کەسەی تەرحی پێشنهادی خۆی بدە ئەو کەسەی خاهانی جداییە ئەو کەسە ممکنە نەتوانێت بەڕاحەتی تەوافۆکە لەگەڵ کەسێکی کە مەسەڵەن پێی وایە لە چوارچێوەیەران لە خومختارێکیش ببەسە بۆیە ئەگەر لە سەتحی کوردستانیشدا لە جنبشی کوردستانیشدا پلتفۆرمهای جۆر هەڵجۆر ئیدەهای جۆر هەڵجۆر بە خەڵکی کوردستان باشتر انتخابی دەکرێت من پێم باشە ئەسپەگاوە بە مفیدی دەزانم کە ئەوانە مەطرح بکرێت بە هەموو وردەکاریەکانیەوە بەڵام نهایەتەن ئەوانە ئەگەر جمهوری ئیسلامی ڕووخا دەتوانی بە ڕفراندۆمێکی دموکراتیکی لە خەڵکی کوردستان دادەن خۆشەوە نابێتە هۆی کێشە ئەوە ئەگەر مەسەڵەن هەچ کەسێ ئەوە ئەبێتە استراتیژیەکەی استراتیژی ئەو هێزانە بۆ داهاتووی کوردستان ئێمە باسی ئەومان کرد کە ئەو داخوازیە بنەڕەتیەکان یا کە ناسراوە بە داخوازیە حەداقەلەکان ئایا ئەوە ناتوانێت ببێتە هۆی یەکگرتن ئەوە یەکدەستبوون ئێمە پێمان وا بوو ئەوە زۆر مهمە کامیان باشترن ئەوە هەچ کەس پلتفۆرمی خۆی بدایە شتەیەکی یەکگرتوو بدا باشترە بەستەجیبۆیە چی بە بنەڕەت بزانی مثلەن ئەحزاب و جەرانەتێکەکان پیان وایە مانەوە لە سەتحی ئێراندا لە چارچێوەی جغرافیای ئێراندا بە قازانجی خەڵکی کوردە لە پەیوەند لەگەڵ باقی خەڵکەکانی ئێران بەڵام بە شەتێک حقوقی ملی خەڵکی کوردیش بدرێت ئەوە بە بنەڕەت دەزانێت ئەوە بە قازانجی خەڵکی کورد دەزانێت یەکێکی دیکە شاید میتونە بڵێ نەکاکە کوردیش زەرفێت و تواناوەیە دەوڵەتی خۆی بە هەم کەس دەوڵەتی خۆی بۆ کورد نیە ئەوە بە بنەڕەت بزانێت بۆیە من پێم باشە کە داخوازی حەدی یەکسەریەکان پلتفۆرمەکان خولیاکان بۆی حکوومەتی بۆی ئایندەی کوردستان چۆن بێ لە ئێستادا لەلایەن هێز و جەرەیانەکانەوە لەلایەن بیر و بۆچوون جیاوازەکانەوە مەطرح بکرێن بەس قەزا و بەقاسەنجام ئەوە ئاگاهی سیاسی خەڵکی کورد زیاتر دەباتە سەر و خەڵکی کورد شتە جۆرە و جۆرەکان ببیستێت دەتوانێت ڕاحەتتر تەسمیم بگرێت بەڵام نهایەتەن دەبێ هەمووی مەفروض بەرەوە بکە نهایەتەن ئەو بچوونە جیاوازانە و ئەو استراتێژی جیاوازیانە بەڕێی خەڵکی کورد دادەنرێت خەڵکی کوردی بە هەر کامێکیاندا بەحاڵ ئەکسەریەت یان مەزۆر ئەکسەریەت خەڵکی کوردنا خەڵکی کوردی جوانەیە 100% شتێک بدا لە هیچ جامعەیەکدا ڕێی 100% وجودی نە چونکە بیر و بەهۆری جیاوازێ هەر بۆ چونێک ئەکسەریەتیان ئەوەی ممکنە وەکو سکاتن بڵێن ئێمە ناجدا نابینەوە شتێکی تایبەتیشمان ناوێت ممکنە وەکو کاتالۆنەکانی ئیسپانیا بڵێن نەخێرەمە ئیدارەی مەحەلی خۆمانمان دەوێت وڵاتی خۆمانمان دەوێت ئیتەوە ڕێی خەڵک دەیبێتەوە بۆی من پێبێت دەبێت داخوازی حەدی یەکسەریەکان و ئستراتێژی و ئایندەی مەوردی نەزەر ڕوون بێتەوە بەڵام لەسەر ئەو شتانە دەبێتەوە خۆکرێکە ئەوە بەڕێی خەڵکی دادەنین بە شەڕەت فەنجی نێو ئەحزابی ناکە بڵێم ئەگەر بەحسەکە ئەوە بێکە حکوومەتێکی سیکۆلاری دموکراتیکمان دەوێت حکوومەتێکی دموکراتیکمان دەوێت کاتێک دموکراسی هەر کەلیمەیەک نییە دموکراسی معنای عملی هەیە دموکراسیەکێک لە دموکراسیەکان پابندبوون بەڕێی ئەکسەریەتە پابندبوون بەڕێی خەڵکە تەمان لە پاڵەوەدا کە حقوقی ئەقلیەتیش دەبێت پارێزێت لە یەقین لەنا دموکراسی فقط تابعیت لە ئەکسەریەت مکملێک بە هەر چیانەوە یا بە بەعضە شتێکی دیکەشەوە دموکراسی واقعیە ئەگەر معتەقد بە سیستمیکی دموکراتیک بۆ ئیدارەی جامعە بین تاکو بەڕێی خەڵکی دادنێنە مثلەن بە خەڵک نەنەرانی خۆی هەڵبژێرێت جەرەیانات مختلف نەنەرانی خۆیان هەڵبژێرن بچنە پارلمانەوە بە پارلمان مثلا سێ فراکسیۆنی تێدا جەماعەتێک مەسەبی پێیان وایە مثلەن
حکوومەتێکی مەسەوی بۆ کوردستان باشە جەماعەتی بڵند ناکات جدا دەبینەوە بەڵام لە پارلماندا تەبلیغیشتی خۆشیان کرد جەماعەتیش بڵند ناکات لە چارچەی وەراندا بە قازانج خەڵکی کرد استدلالەکانی خۆیان بڵێ بەڵێ ئێستا کە نیگەرانیم نییە کە ئەوە کێشەی لێ دەبێتەوە ئەوەی کێشەی لێ دەبێتەوە پابند نەبوون بە دموکراسیە کە ئێستا هەموو کەس ظاهرەن سند و تەلاق بە دموکرات بوون دەخوا بڵێ بە پێی ئەو شتانەوەیەوە باستان کرد هەم هێز و لایەنی جیاوات هەیە هەم تقریبەن زۆر کەس دیاری کردووە داهاتوو چۆن چاوەڕوانەکات ئەو ئێتلافانەی وا دروست بوون طبعا شاید بڕێکیشی بە قازانج نەبوو بێت بڕێک دابڕانی تیا دروست کردو هەر لە ناو ڕێزی شۆڕشا هەم لە ناو ڕێزی ئۆپۆزیسیۆنیشە سەر ڕایتەوایەوانە ئێوە چونکی کاتیشمان زۆر نەماوە بە کورتی ئەو داهاتووی شۆڕشی ژینا چۆنەبین من پێبێ و شۆڕشە بە دەلیلی ئەوەی من ڕاستەکە شۆڕشی ژینا ئاوا دەبێتم کە شۆڕشی ژینا ئێدامەی داخوازی هایەکی چین و توێژە جۆرا و جۆرەکانی خەڵکی ئێرانەکە لە دەورەهای ڕابردوودا جمهوری ئیسلامی هەرپانیەوەتی هەر ئەترازاتێکی سەری هەڵدادە سەرکوتی بکە هەر ئەترازێکی کە سەرکوت کراوە بازبینی خۆی کردو و بە داخوازی تازەتر و بەهێزی تازەتر و بە سازماندەیی تازەترەوە هاتۆتە مەیدان مثلەن لە دەهەهای ڕابردوودا ئەترازاتی مثلەن سەرحی بازە شارە گەورەکاندا دەکرا سەرکوت کراوە دای مثلەن جنبشی سەوزی جنبشی ئیسلاحاتی لێ پەیدا بوو سەرکوت کرا جنبشی سەوزی لێ پەیدا بوو سەرکوت کرا جنبشی ئیسلاح تەلەب ئوسوولگەرا دیگە پایانی ماجەرا دیگە تەمووی مەجە ئەوانەی لێکەوتەوە خەڵکی ئێران بەشە جۆرا و جۆرەکانی چینی توێژە جۆرا و جۆرەکانی داخوازەکانیان لەلایەن جمهوری ئیسلامی دڕنداوە سەرکوت کراوە بە ئاواتەکانی خۆیانیان نەگەیشت و بە داخوازێکی تازە کراوە یعنی ئەو ڕێحەلانی کە پێیان وا بوو دەتوانێت کارساز بە تاقییان کردەوە دیتیان کارساز بێت بە دوو ڕێحەلی دیکەدا دەگەنێت لەو شوڕشەدا دەڵێن هەدەف کولی نظام یعنی کولە ڕژیممان ناکات ڕژیم بە ئێمە جێبەجێ ناکات ئەوەش بەداخەوە جمهوری ئیسلامی توانیوێتی بە دەرەداتی سەرکوت بکا و بڕێت پاشەکشەیەکی پێ بکات بەڵام نەفسی داخوازەکان هەرماوە ملیەتەکان حەقی خۆیانیان دەوێت جوانان بە دوو ئێوەدان کە لەزەر لە جوانی خۆیان ببەن ژنان ئەو شرایطە غێری ئینسانی کە بەسەریان بازاڵە دەیانەوێت لەسەریان لاچێ ئەقەلیەت‌های مەسەبی پێیان خۆشە بە پێ اعتقادات خۆیان مەراسم مەسەبی خۆیان پێبێنن لەسەر بەهایی بوون نەکوژێن لە سەر سنی بوون مزگەوتیان لێڵە ڕوخێنن هونەرمەندان و شاعران و نووسەران دەیانەوێت ئەو جۆرەی بۆ خۆیان پێیان خۆشە شتی خۆیان بڵێن وانە نەگەوەی وەزارەتی ئێرشاد پێیان دیکتە بکە دیگەر باشان پێیان خۆشە لەژێر ئەو زەب و زەنگ و تەحقیر و حتا کوشتن لەسەر گرایشاتی جنسی ئێرادەی ئینسانیەوە ژێنێتیک لە وجود ئینساندا لەسەر پێیان خۆش نەبکوژن پێیان خۆش نە تەحقیر بێت ئەو داخوازیانە جای شتی دیکەشەیە کە من هەویم ببینێ ئەو داخوازیانە کەماکان ماوەتەوە ئەو داخوازیانە فروکەش کراوە پاشەکشێک پێکراوە شۆڕشی ژینا بە بڕای من تەبەلوری هەموو داخوازیانە خەڵک ئەوانەیان دەوێت بۆ سیستمی ئایندەی خۆیان تەبەن بە دەرەزاتێک پاشەکشیان پێکراوە بۆ معنانێکە ئەو داخوازیانە دامەکەونەتەوە خەڵکی کورد 40 ساڵە مبارزە بە حەقی ملی خۆی دەکات کەماکان لەسەر حەقیقی خۆی سوورە ژنانی شەروە جوانانی شەروە ئەوانە بۆیە و من پیاوێ بە دەلیلی ئەوەی کە جمهوری ئیسلامی هیچ پرۆژەیەکی بۆ ئیسلاحی ئومور نییە و نەکرد پرۆژەی بۆینە ئەساساً زۆر بەعەقلانە دەجوڵێتەوە خەریکە زەبر و زەنگ و فشار زیاتر دەکاتەوە ئەوە قەتعاً لەگەڵ عەکس العەمەلی من تەسەوڕم ئەو شۆڕشە سەر هەڵدەداتەوە تەبەن ئەو ڕاضیات نییە پێ بڵێ بە پێی فۆرمول دەڵم چەند مانجی دیکە وەلی من پیاوە سەر هەڵدەداتەوە و تەسەوری من ئەوەیە ئەو جار سەر هەڵداتەوە خشونەت بات بەڵێ زۆر سپاس بەڵێ من پیاوێ ئەگەر لەو شۆڕشی ژینادا خەڵکی ئێران دەیان کورد کوردستان چەشم و چراغی ئێران تەسەوری من ئەوەی لەسەر هەڵدانەوەی مجەددی و ئێترازاتەدا ئەوە ناڵێنەوە بەڵام ئەوە بۆ معنایەنێک ئەحزابی کورد ئەو جایگاییان لەدەستداوە ئەحزابی کورد ئەگە بەخۆیان دابێنەوە ڕەهبەرانی کورد بەخۆیان دابێنەوە بتوانن دەوری ڕەهبەری بگەڕن کەماکان با تەجروبەترین و مۆڵی ئەعتمادترین
جریانی ئۆپۆزیسیۆنن بۆ براین لە سەقی ئێراندا هیوادارم ئەحزابی کورد بخۆیاندا بێنەوە و بەڕێ نیشاندانی ڕێگا حەلی دروست و منطقی بە ڕەهبەری شۆڕشەکە بتوانن دووبارە ئەو ئومێدە لە خەڵکی ئێراندا بۆ وجود بێنەوە کە بتوان بوونە چەشم چراوی. بەڵێ کاک بەهمەنجان زۆر سپاس بۆ بەشداری لەو بەرنمەیەدا بەڕاستی تەبعەن قسە زۆرە و ئەو مەوزوعانە هەرێکێکی لێکۆڵینەوەی زۆری ئەوێت بەڵام پێم وایە ئەو باسی وایە بە خۆمان دامان نابوو توانیمان بە نەتیجەیەک بکەین. زۆر سپاس بۆ بەشداری لەو بەرنمەیەدا. زۆر سپاس بۆ ئێوەش کاکەکە و فرسەتتان بۆ من بەخساند و زۆر زۆر مەمنون. زۆر زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوە دەخوازم.